یەکەمین دیداری مامۆستا مەلا سەید نەجمەدین تەها لە شاری هەڵەبجە بەڕێوەچوو. زانا و کەسایەتی سنووری پارێزگای هەڵەبجە بووە و ڕەمزێکی گەورەی ناوچەکەیە. ڕۆڵی گەورەی بینیوە لە ئاشتی کۆمەڵایەتی و پێگەیاندنی فەقێ و بانخوازێکی کاریگەر بووە. ئەم دیدارانە ئەم جۆرە دیدارانە ئەمە بەڕاستی دووباتکردنەوەی وەفایە بۆ زانایانی پێشی خۆمان و بۆ علم. أنا براسي أما تقديري علمها تنها تقديري مؤسسة نجم الدين تقديري هم علماء كوكو مؤسسة نجم الدين لخدمتي علمها بون لخدمتي شريعتها بون وما إذا كم إن شاء الله ما مسياني دعاء وكتابياني ما مساب همان راوي ما مساب بسني إن شاء الله تعالى بوبر بيش بدني أم دينه. برام خمانة خوشي سكان ديوان عازيزة كان سلامي فاكان لي. مامۆستا مەلا سەید نەجمەدین تەها لە حوجرەی سی مامۆستا و لەسەر دەستی ئەوان خوێندوویەتی. پاشان لەسەر دەستی مامۆستای ناوبراو دەیان مامۆستا و مەلا مۆڵەتی زانستی شەرعیان پێدراوە و بوونەتە ڕێنیشاندەری خەڵک. تەمەنێکی زۆری نەبووە، بەڵام تەمەنی پڕبەرەکەت بووە. لە ساڵی 1955ەوە بنیادنەری حوجرەی ئوسامەی کوڕی زەید بووە تا 18 سەی 1997. لە خلالی ئەو چەند ساڵە زیاتر لە 105 دانە مامۆسا ئیجازەی وەرگرتووە زانستی شەرعی لەسەر دەستی تەواو کردووە، چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات و لە چ لە شوێنەکانی تریش، چ لە فارس چ لە کورد. ئەمە یەکێکە لەو خەسڵەتانەی و بەڕێزە بوویەتی. مامۆستا سەید نەجمەدین سێ تایبەتمەندی گەورەی هەبوو، هەر تەلەبەیەکی پێگەیاند بێ سێ شتی فێر کردووە: فیکری، علمی، عەقڵی پێداوە. هەر کەسێک ژەم سێدانەیە هەبێ نە ئەخڵەتێ نە قاچی هەڵە خلیسکێ نەفری وەخوا. مامۆستا سەید نەجمەدین من لە ساڵی 78 کە لادیەکان ڕاگۆزران بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان لە مجەمەعی عەنەب لە مزگەوتی بیلال لە خزمەتیا بووین. یەکەم زانا بوو کە چوینە خزمەتی و لە پشتیەوە نوێژمانە کرد و شارەزا بووین بە نەسیحەت و ئامۆژگاریەکانی و پاشان کە ڕۆژینە قۆناغی ناوەندی دەرسی فی ظیلال قورئانی بۆ دادەنین. ئێمە ئەڕۆین و بەجێتان تێڵین. مامۆستا پیرەکان ئیتر دەوری خۆمانمان تەواو کرد هەر جۆرێ بوو. ئەڕۆین ئێوە یانە مەیدان و دەیت خوا ئیخلاس لەگەڵ دینی خوا. مامۆستا مەلا سەید نەجمەدین تەها لە مزگەوتی گوندی تەپی سەفای شارە زور بووە. دەیان قوتابی لە حوجرەکەیە بووە و لە باشوور و ڕۆژهەڵات قوتابیە بووە. دواتر هاتووەتە هەڵەبجە و لە مزگەوتی ئوسامەی کوڕی زەید بووەتە پێشنوێژ و وتارخوێن. تەواوی تەمەنی لە خزمەت گەیاندنی پەیامی ئیسلامەتی تەرخان کردبوو. مامۆستا سەید نەجمەدین لە ساڵی 1930 لەدایک بووە و لە ساڵی 1997 بە نەخۆشی دڵ کۆچی دوایی کردووە. پاش خۆی حوجرەی فەقیهانی ئوسامی بەجێهێشتووە کە ساڵانە دەیان قوتابی تێیدا فێری زانستی شەرعی دەبن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.